لەگەڵ دەستپێکردنەوەی کۆچی گەنجانی هەرێم بە وڵاتانی ئەوروپا لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا لە بەڕێوەبەرەتی تەندروستی پارێزگای هەولێر زیاتر لە 35 پزیشکی گشتی و پسپۆڕ کۆچیان کردووە. ئەم ئامارەی بەڕێوەبەرەتی تەندروستی هەولێر لای بەشێک لە پزیشک و لایەنە پەیوەنددارەکانی وەزارەتی تەندروستی بۆتە جێی مەترسی و دەڵێن سەرڕای ئەوەی پزیشکەکانیش بەشێکن لە کۆمەڵگا و هەموو مافێکیان هەیە، بەڵام بوونی ئامارێکی لەو شێوەیە لە ئێستادا مەترسیە بۆ وەزارەتی تەندروستی و کەرتی تەندروستی بەگشتی. دەرەنجامێکی زۆر خراپی دەبێتن وا دەکات کە کۆمەڵگا کەم و کورتێکی زۆر پەیدا بکات بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە، چونکە ئێستا کۆمەڵگا ئێمە لەبەر ئەوەی کە ئێمە بەرەو پێش دەچین بۆهۆی ئەو تەکنەلۆجیایی کە ڕووی لە هەموو وڵات کردووە، بە تایبەتی لە وڵاتی ئێمە کە بە شێوەیەکی خێرا تێدەپەڕێت. ئەو شێوە خێراییش زۆر جار کێشەی دروست کردووە کە ئەو شێوە خێرا زۆر جار وای کردووە کە دکتۆر کۆچ بکاتن. بەشێک لە شارەزانی کەرتی تەندروستی کۆچکردنی پزیشکەکان بۆ دەرەوەی هەرێم بۆ چەند هۆکارێ دەگەڕێنەوە، لەوانە ئەو فشارە زۆرەی لە نەخۆشخانەکاندا لە سەریانە لەگەڵ نەبوونی هوشیاری تەندروستی و نەبوونی دەرمان و پەراوێز خستنیان لە ڕووی کەمی موچە و یەکەی نیشتەجێبوونەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێرش ئاماژە بەوە دەکات کۆچکردنی ئەو ژمارە پزیشکە کاریگەری نەرێنی دەبێت بۆ کەرتی تەندروستی و دەبێت کاری جدی بکرێت بۆ ڕێگرتن لێیان. بە جێرەی ئەوەی کە ڕێنماییەکانی کارجەری تا یەک مانگ چاوەڕوان دەکرێت دواتر دابڕانیان بۆ دەنووسێت لە وەزارەتی تەندروستیەوە فەسڵ دەکرێت. تەنها لە ساڵی پار لە ساڵی 2014 135 حالەتی فەسڵمان هەبووە. لە شەژمانجی ساڵی 2015 ئەم ساڵیشدا لە شەژمانجی یەکەم واتە تا 1/7 فەرمانبەر دابڕانی یەکجارەکی فەسڵ بووە و 31 پزیشک لەگەڵ 8 دەرمانساز هەبووە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرەتی تەندروستی هەولێر ساڵی ڕابردوو زیاتر لە 135 حاڵەتی کۆچکردنی پزیشکان تۆمارکراوە و لە سەرەتای ئەم ساڵیشەوە زیاتر لە 64 حاڵەتی دیکە لە سنوورەکاندا هەیە. لەو ژمارەیەش 35یان پزیشک بوونە و 8 دیکەشیان دەرمانساز بووە. جگە لە سەرۆکایەتی پەرلەمان تا ئێستا هەریەک لە سەرۆکایەتی هەرێم و حکوومەت لەسەر کۆچی گەنجان هیچ ڕاگەندراوێکیان نەبوو و بێدەنگیان هەڵبژاردووە. شێمە جاف، NRT هەولێر.